بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە دەرفەتێکی ترا لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان لە کەناڵی ئاسمانی پێیامەوە بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان بە پێویستی ئەزانین لە ئاڵلقەی ئەم جارەیە باس و خواسەکەمان تایبەت بکەین بە ئیمان، بزانین ئیمان چییە؟ ئیسلام و ئیمان دوو پرۆسەی تەواوکەری یەکترین هاوبەشی و جیاوازیان چییە؟ باوەڕداری و پلەبەندی لە بابەتی ئیمانە تاکوێیە و چه ئاستێک تۆمارەکە. چەندین پرسیاری تر وەکەوەی کە ئەگەر ئیمان قرار بێ بەرز بێتەوە ئایا پێچەوانەکەشی دروستە، دەکرێت ئیمان لاواز ببێ و نزم بێتەوە لە کاتێکەوە بۆ کاتێکی تر. لەگەڵ بەڕێز و خۆشەویست مامۆستا ئەکبەر محەممەد پێشنێژ و تارخێنی مزگەوتی حەزرەتی ئیبراهیم لە شاری سلێمانی ئەم گفتوگۆیە ئەنجامەدەین. مامۆستای بەڕێز سڵاوی خۆی گەورەتان لێبێت. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. سپاس بۆی کە دەرفەتان بۆ ڕستان وەژباتون انشاءالله بۆ ئەم بەرنامەیە و ڕوونکردنەوەی ئەم باسە زۆر گرنگە بۆ موسڵمانان لەم کاتە. سپاس. مامۆستا باسەکەمان باسی ئیمانە. دەکرێت بپرسین کە ئیمان بۆ خۆی واتای چی یەگەیەنێ؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم صل وسلم على النبي الكريم محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. أما بعد، إيمان بواتاي لغوي واتا اعتراف. خواهي قورا فرمي يؤمنون بالجبت والطاغوت، يعني اعترافك إقرارك اعتراف كردن بجبت وطاغوت. طبعا تفسير زور كراوي يعني فرمي ويؤمن للمؤمنين، هيك لصفات بيغمري خاصة ويؤمن للمؤمنين، يعني دائما باورك اعترافك إقرارك بو إيمان داران ما تخوش باور يعني بقسكان يعني. ولا حديثكي مشهوركي جبريل شاء فرمي الإيمان أن تؤمن. طبعا لا منطقة نية كتعريف شيء بنفسه بكي إيمان أويك إيمان بيني إيماني شرعي أويك تو اعتراف كي بخوا. كلمة إيمان يعني اعتراف وإقرار. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون أويك تو باورته هي بهمشتك كخواي قولنا ردتي بو بيغمرك عليه الصلاة والسلام. إيماني شرعي، إيماني مصطلح، إيماني ما بزل قرآن والسنة، واتا إيمان بپایەکانی ئیسلام و ئیمان بما أنزل الله ئەوەی کە خوای ناوێتی باوەڕت پێ هەبێ. ئەمە بە کورتی وەکو کەلیمەی ئیمان لە هەردوو چەمکی پێناسەکردنەکەیە. ئەم ئیعتراف و تەصدیق و ئیمانداریە ئیقراریە هەنگاوی یەکەمە لە پرۆسەی داخڵبوون بە ئیسلام یان پێشەوە شتی دیکە هەیە؟ نا، یەکەم شتەوەیە کە باوەڕی پێ بکەی. بەڵێ کە باوەڕت بوو ئەو کاتە ئەنجا تەکلیفەکان دێت. واتە یەکەم جار کە کەسێک ئستعدادی هەیە باوەڕکا بەخوا، باوەڕکا بە غەیب، باوەڕکا بە ڕۆژی دوایی کە ناهمینێ، باوەڕکا بەو پەیامەی کەوا بە پێغەمبەران هاتووە، ئەنجا تەکلیفەکانی دردێت. چونکە جانێ تا باوەڕی نەبێت خوای گەورە لێ قبوڵ ناکات. خوای گەورە باوەڕی لە فیرعون قبوڵ نەکرد لە لەحزەیە خیرا لەبەرەوەی اختیاری نەبوو. لە منافقین قبوڵی ناکات لەبەرەوەی کە بە اختیاری خۆیان نییە. بەڵێ ئەڵێن باوەڕمان هەیە پێی، بەڵام لە دڵۆ ئەو ئیعتراف و تەصدیق و ئیقراریان نەکردووە. ئەگەر نەکرا ئەو کاتە هیچ تەکلیفێکی تر نییە، چونکە لەسەر ئەساسێکی ئیمان شتی تردا نامەزری تاوەکو ئیمانەکەی نییە. بێتکە لەوەی کە پەیوەندی بە زمانەوە هەیە قرارکردنەکەی ئیمان هیچ لایەنێکی عەمەلی و کردداری هەیە؟ ئیمان وەکو لە تعریفە هاتووە ئەبێ ئەسڵ و مەنشەکەی لە دڵە. أولئك كتب في قلوبهم الإيمان، واتە ئیمان لە دڵایە.
اعتراف يعني تصديق للدڵایە بەڵام اعترافکردن ئقرارکردن بە زمانایە وەکو هەموو کەسێک کەس نازانێت کە دڵی کێ چیتیایە تاوەکو ئەڵێن ئقراری کرد ئقرار بە زمانەکرێت ئەگینە نازانین ئیمانێکی فتری هەیە لە دڵی هەموو کەسێکە بەڵام ئەوە لای خوا وەرناگیرێت چونکە ئەوخوا خۆی دروستی کردووە هەموو کەسێک ئیمانێکی فتری هەیە خوای گەورە بەوە نامان کاتاشێت یعنی بەو ئیمانە لێ وەرناگرێت تاوەکو کەسەکە ئقرار نەکات لە زمانی و دوای ئەوەش تەصدیقی ئەمەی کە ئەعترافی پێکرد بە زمان بەکردەوەکان نەکرێ وەکو تەشبیهکەن بە دارێک ڕشکەکەی لە عەرزایە و ساقەکەی لە دەرۆیە و بەروومومەکەی کە گەڵا و میوە و بەرەکەیەتی بەوە دەرەکەوێت یعنی ئەسڵی ئیمان لە دڵۆ دەست پێکە بە زمان ئقرارەکرێ و بەکردەوەکانیش دەرەکەوێت ئێستا گەر هاتین لەسەر باسی کەم و زیادی ئیمانە و ئەمە پرۆسەیەکی تەواوکاریە مامۆستا ینی یەکیان بەبێ یەکێکی تریان هین نابێت بەڵێ ئەتا ئەنجانین ئەتوانین ئەگەر لە حاڵەتێک ئەیکیان حەزف کرێ چی دەرەچی بۆ نمونە بڵێ کەسێک کردەوەی چاکی ئاعترافی شەکە بەڵام باوەڕی نییە لە ئەسڵا لە دڵاپی ئەمە پێوتێ منافقی گەورە إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون نەلەوەی کە تۆ پێغەمەری خوانیت لەبەرەوەی ئەوان ئەو شایەتیە بە درۆ دەن چونکە لە ئەسڵا باوەڕیان بە ئەو شایەتیە نییە وایە خۆی لە حەقیقەتە یعنی صدق ئەوەیە کە ڕازگۆیی وەکو لە تعریفی بەلاغە و لە منتقا کراوە ئەو شتە مطابقی واقع بێ ئایا تۆ پێغەمەری خوای بەڵێ بەڵام شایەتەکەی ئەوان درۆکەن بۆیە ئەم کەسە مادام خۆی باوەڕێن نەبوو هەرچەندە واقعان جوابێ پێ ناوتە ئیماندار ئەگەر لە حاڵەتێکە ئیمانی هەیە لە دڵ و ئیمانێکی فتری بەڵام بە زمان نایڵێ بەکردەوەش نەیکردووە ئەمە هەر لێ قبول نییە چونکە فرعون وجحدوا بها قومی فرعون واستيقنتها أنفسهم کە ئینکاریان کرد لە ناخی دڵیان باوەڕیان وابوو کە ڕاستەکە بەڵام ئەم باوەڕبوونە فایدەی نەکردن ئەگەر لە حاڵەتەکە لە دڵ و ئیمانیان پێبوو بە زمانیش ئەترافیان نەکرد بەڵام کردەوەیان نەبوو ئیمانیان نوقسانە بێت نە بە معنای ئەوەی کەوابێ ئیمانە بن ئیمانیان هەیە بەڵام بە گوێرەی ئەوەی کە کردەوەکەن ئیمانیان پڕەبێ و بە گوێرەی ئەوەی کە کەمیەکەن ئەویش ئیمانەکان نوقسانە بێ ئەمە یەکەوا فەرق لە بینی موسڵمانێ بۆ موسڵمانێکی تر لە کردەوەکانایە ئەمەیە ئەمە یەکەوا مەسەنەن لە شتێکا دەرەجاتی زۆرە و لە شتێ دەرەکاتی کەم دێنەستە باسیەوە بابەتێکی گرنگ هەیە لە نێوان ئیمان و ئیسلامە دەوترێت کە دووشتی لێک گیان دەکرێکیشیان هەبێ و یەکیان غایب بێ و ئەوە چۆنە مامۆستا ئیسلام و ئیمان چ جیاوازیەکی ئیسلام و ئیمان چەند مستەلەحێکمان هەیە کە علماء فرميانا إذا اجتمع اختلف وإذا تفرق اجتمع بمعنى شيء أجر بيك وهاتن معنى كان جواز وكل حديثك جبريل إيمان شيء وإسلام شيء ما دام بيك وهاتن معنى كان جواز إيمان لحديثك جبريل اشتباطني كان غيبة باور بخواب ملائكة بكتابة كان بفرشتة كان تادواي بلام إسلام شتە ظاهریەکانە شایەتمانە نوێژە زەکاتە ڕۆژوە حەج لێرە جیاوازیان بۆچی بوو لەبەرەوەی بە یەک هاتن ئیسلام شتە ظاهریەکانە و ئیمان شتە باتنیەکانە لە سورەی حجوراتیش فەرمی قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا بل ولكن قولوا أسلمنا لەبەرەوەی ئەعراب ئیمان ولما يدخل الإيمان في قلوبكم نەچۆتە دڵیان کە ئەسڵی ئیمان لە دڵۆیە بەڵام ظاهرەن ئینکاریان ناکرد و جێبەجێیان نەکرد ئەمە لێرە تەسلیم بوون لەبەرەوەی پێغەمبەر دەوڵەتی بوو ینی مامۆستا ئەم ئاەتە بمبورە ینی واتە ئێوە ئەگەێنێت دەکرێت کەسێک هات بێتە ناو بازنەی ئیسلام و ئیسلام بێ یا موسڵمان بێ بەڵام ئیماندار نییە ئەوە چۆن ئەگەر زیاتر بۆمان ڕوونکەیتەوە بۆی بینەر لێمان مامۆستا عەباس لە مجتەمەعی مەکیە مجتەمەعێکی نیفاق دروست نابێ بەڵێ چونکە مجتەمەعێکە هەر کەسێ بەس بیانزانە ئیماندارە هەموو مەسلحەتەکانی دەدەست دەرەچوو و ژیانیشی لە مەترسی بوو یان لە ڕاکردن بوو یانەکو هیچ امتیازاتێکی نامە لە ماڵی باوکی خۆشی بەڵێ لێرە لەم مجتەمەع منافق دروست نابێت چونکە ئەمە مجتەمەعێکە
يعني تصحيح بإيمان بەڵام لە مجتمعێکی مەدەنی و لە دوای فتحی خەیبەر و فتحی مەکە و ئەوانە دەوڵەت کە پەیابێ و عەتایا و هەدایا بەشەکات و خەڵکی تەماحی پۆست و پارە ئەمانە هەیە و خەڵکێکیش کە ترسیەوەی هەیە کە کوفر بە ئاشکرا بکەن مجتمعێک دروستە بێت لەگەڵ دەوڵەتان نییە هیچ دەوڵەتێکی دنیا نیە خەڵک 100% باوەڕی بەو شتە بێ 50% ڕەنگە زەحمەتە دەستکەوێت ئەمەی کە هاتووە لە سوورەی حجوراتە کە باسیەکە مەرحەلەیەکە کە پێغەمبەر وەسەلەم لە ئەو پەڕی دەسەڵاتایە و خەڵکێک دوای قەرەباڵغەکە کەوتووە با بڵێن یانەکو بڵێن خەڵکێک بەرژەوەندیەک یانەکو ترسی کابرا عەرز و ئاوێکی زۆر زۆری بووە یا ڕێز عەشەتێک بووە گەر وای نەکردایە ڕەنگ ئەمەیان لێ بسەندایە یانەکو ئیستیتابەیان کردایە بزانن ئایا موسڵمانە یا موسڵمان نییە ئەمە لێرە تەسلیمە بێ بە معنای ئەوە جیاتی ئەم دەوڵەتە ناکا و مەجبورە لەگەڵ یا بێت بەڵام ئیمانەکەی لێ قبول ناکری بەڵام لە دنیا وحسابهم على الله تعالى ظاهرەکەی لێ وەرەگرێ و حساب لای خوایە بەڵام ئیمان شتێکە کە لە بوعدێکی گەورەتری هەیە لە ئیسلام بە معنای ئەوەی کە تا ئیمان نەبێ ئیسلامەکەشی لێ قبول ناکری ئەم ئیسلامە لە دنیا لێ قبولەکەین لە بەرەوەی کابرا بینی لە مزگەوت هات و نوێژی کرد و ئەڵێن موسڵمانە بەڵام بە ئیمان و نەیکا دوایی ئەو شتە بینی خۆی خوا قبول ناکرێکی نای مەظاهرەن ئەبێ پێڵێن موسڵمانە بەڵام ئەگەر بە جیاهات ئەو کاتە قبولەکری یعنی ئیمان و ئیسلام ئەگەر بە یەکۆ هاتن جیاوازیان هەیە فأخرجنا من كان فيها من المؤمنين فما وجدنا فيها غير بيت من المسلمين خوای گەورە فەرمی هەرچی ئیماندار بوو لە قەومی لوط دەرمان کرد نجاتماندان تەنیا یەک ماڵی تیا بوو موسڵمان یعنی ئیماندار و موسڵمان لەوێ هەرێکێک بوون کە لوط و کچەکانی بوون بە بێژنەکەی بەڵام ئەگەر بە جیاهات یعنی یەکێک بە من بڵێ تعریف ئیسلامە بۆ بکات ئەتوانم تعریف ئیمانی بۆ بکەم بڵێ تعریف ئیمانی بۆ بکات توانم تعریف ئیسلامی بۆ بکەم مادامەکو یاوتمانە و کەسە ئیماندارە و کەسە موسڵمانە یعنی فەرقی نییە ئەگەر بە جیاهاتن بەڵام ئەگەر بە پێیەکۆ هاتن ئەو کاتە دیارە مەبەست هەیە لە شوێنێکە لە قورئانە یان لە سونەتە کە بە یەکۆ هاتوون ئەم شتە فەرقی هەیە لەگەڵەوە وەکو لە سوورەی حجورات زۆر باش مامۆستای بەڕێز ئیمان وتمانەوەی کە لە دڵە مەسەلەن ئیقرارە کرێ و جیای دەگرێ و تەصدیقە کرێ و ئەو بابەتانە بە یەک هەنگاو لە دڵدا جێگیر ئەبێ و هەر ئەوەیە نەشونما و گەشەی هەیە یان پووکانەوە بە پێچەوانەوە بە مانایەکی تر زیاد و کەم دەکا ئەم ئیمانەکە لە دڵ دێتە ناو دڵی مرۆڤەکان یان نە وەکو لە عەقیدەی ئەهلی سونە و جەماعە هاتووەکەوە ئیمان کە ئیقراری کرد ما وەقەڕە في القلب ئەگەر ئیقراری کرد لە دڵا جێگر بوو وەکو دارێک ڕشکەکەی کوتاوە هەموو دقەیەکی وەکو یەک نییە لە موسڵمانێ با تا موسڵمانێکی تر ئیمان جیاوازە و لە خۆتیش سەعاتێ بۆ سەعاتێ جیاوازی ئەمەی کە پێوتێ ظاهری ضعفی ئیمان یعنی دابەزینی ئیمان کە پەیابی ڕەنگە تۆ سەعاتێک شعورێکی ئیمانی زۆر بەهێزت بێ لەو کاتە بتوانانی عیبادەتێکی باشکە یان خێرێک بکەی یانەک و یعنی شعورێکی جیاوازتەیە لە سەعاتێکی شاسێرێکی ئەو شتەتە نییە ئەمە وەکو یعنی لە عەقیدە باسەکرێ الئیمان يزيد وينقص يزيد بالطاعة وينقص بالمعصية زۆر باش مامۆستا ئەو زیاد و کەمکردنە پرۆسی دیاردەیەکی ئاساییە حاڵەتێکی ئاساییە یان هاوڵان کە لی ترساون بەڵێ با بڵێن شکایەتیان لای پێغەمبەر کردووە یان حاڵی خۆیان لای پێغەمبەر باس کردووە فعلا پێویستی بە ترسان هەیە یعنی ئەم زیاد و کەمکردن ترسان لە ڕووی چیوە لە ڕووی ئەوەی کە هەموو شتێک کە زیاد کا کەمەکە لە قورئانە فەرمێ زادەتهم ئیمانە زادەهم هودا هەشتێ مادام باسی زیاد بکرێ باسی نوقسانەکەی نەکردووە فەرمێتی بەمە زیادەکە لە هیچ دقێک و هینێکی نەسا بەس نسێکە بە سەریحی باسی کەمکردنی نییە هەشتێک خۆی عادەتەن یعنی فیزیان هەشتێ زیادکە کەمیشەکە یعنی تەمان لە کەمەوە چوە بۆ زیاد کە بەرزۆ بۆ تۆ ئەگەر عکسەکەی بێ با بڵێن مەفهوم مخالەفەکەی وەرگرین واتە ئەگەر وانەکە ناو کاتە ئیمانیان کەمەکە یانەکو زیاد ناکە بەم شێوە کە ئەی ئەگەر ئیمان
سەحابە هیچ کەسێکیان نەبوو وەکو حەسەنی بەسرێ فەرمێ وەکو ئیبن ئەبی مولەیکە فەرمێ ئەوەنە سەحابەم بینووە هەمووی لە ئیمانی خۆی ترساوە لە ئیمانی خۆی ترساوە لە ڕووی ئەوەی نەوە سەلبی ئیمان بکری ونقلب أفئدتهم وأبصارهم كما لم يؤمنوا به أول مرة چونکە کەسێک لە ئێمە مژدەی باشی پێ نەدراوە ئەوانە مژدەی باشتیانیش پێدراوە بۆی کەوا یعنی خەڵک چاویان لێ بکە ئەگەر لە حاڵەتێک شاکە خۆی مژدەی باشی پێدراوە قەت نەیوتووە مادام من مسۆگەرم کردووی تر پاڵم لێ داوەتەوە بەڵکوە بێ بە خەوفەوە بژی لەوەی کەوا خوای گەورە ئیمانەکەی لێ نەسێنێ والذين يؤتون ما آتوا وقلوبهم وجلة دایکی ماداران عایشە فرسێن ئەفەرمیان ڕسوڵەوە پیاوێکە خراپە ئەکا و لە خوا ترسێن فەرمێنە ئەوە پیاوێکە نوێژەکا و لە خوا ترسێ قبوڵ نەکری یعنی ئەم ئیمانە ئەبێ وەکو چۆن نێسە کەسێک پارێکی هەیە و ئەترسێ لەوەی بفەوتێ پرۆژێکی هەیە ئەی پارێزێ لەوەی کەوا لە ناو نەچێ ئەوانش ئاوها ئیمانەکان پاراستووە کە تووشی موسیبەتێکی دنیایی بوونە یانە خوایە لەخوا بەزیایە کە لە دینمانە نییە لۆی ئیمانەکەمان سەلامەت بێ ئاساییە ئیمان جارجارێ دابەزێ بەڵام ئاسایی نییە کەوا جاری واهەیە لە لەحزەیەکی دابەزینە سەفرە بێ جاری وایە بۆ نمونە مامەسابەس هەرچی کتێبە عەقیدەیەکانە کە باسی سەغائرەکان گوناحە بچووکەکان وتیانە وەکو نەزەر یەکێکە لەو گوناحانە هەموو کەسێک تووشی ئەو دیاردەیە بێ و گوناحە وردەکانە بەڵام ئیمام ئیبن قەییمە فەرمێ نەزەری وا هەیە کە ئینسانەکە تووشی عشقەکە لە عشقا وای لێ دێ کە بیر لە دنیا هەموو شتێکی بێسێدا ئەو معشوقەی وەکو بینیمانەڵێ زنونی مسری کە باسی کردووە لە مسرا کەسێک بۆ چ ساڵ بانگبێژمەوە لە عشقی ئافرەتێکی نەسرانی دوای ئیمانەکەشی لە دەستداوە یعنی لە لەحزەی زوعف وەکو محەممەد خوتبە فەرمێ لەحزەی شەیطانە کەس نازانێت چی لەحزەیەکە کەوا شەیطانی خەڵەتێنی شەیطان توانی ئادەم خەڵەتێنی یعنی بۆ من نەخەڵەتێن بۆ تۆ نەخەڵەتێن بۆ خەڵکی نەخەڵەتێنی ئەمەی کە جێگەی ترسە ئەوەیەکە ئەم ئیمان ساعەتون وەساعەیە ئیمامی بەکریش فەرمێتی من جوامە لێدی من لە مزگەوت تا شعورێکم هێچمە ماڵ شعورێت دەبێ ئەگۆڕێ فەرمێتی ئیمان ساعات یعنی ئەو ساعاتە هەموو کاتێکی وەکو یەک نییە بەڵام ترس لەوەی هەیە زەمان لەوە نییە کەوا یەکجار سەلبی ئیمان بکرێ معنای ئەوەی لە لەحزەیەکە ئینسان تاقەتی ئیمانی هەرێمێنێ باوەڕی بە شتەکان نەمێنێ بۆیە دایما ئینسان لە موجاهدەیەکە ئیمانی بەرز کاتوو نەوەکو ئەوەی کەوا ئاسایی بلایەکە ئیمانی زەعیف بووە چون لە زەعیفیا دوایی لەوە چە سەفر بێ بڵێ ئەو ڕێگانە کە ئیمانی پێ بەهێز دەکرێ یان ئەو هۆکارانەی دەبنە هۆی بەهێزی ئیمان چۆن دەکرێت هەستیان پێ بکرێت چۆن دەکرێت بۆ نمونە کاریان لەسەر بکرێت کامانەن ئەو کارانەی کەوا دەکەن ئیمانی کەسانێک بەهێز بێ خۆی ئەگەر یعنی بگەڕێنەوە بۆ هۆکاری دابەزینی ئیمان مەزاهری دابەزینی ئیمان چۆن ئیمان بەرزکەیتەوە ئیمان بەچی بەرز دەکرێتەوە تەمەن بە تێگەیشتن یەکەم دەرگایەکە ئینسان ئیمانی بەرز بێتەوە یعنی تاوەکو لە دین تێبگەیە ئیمانی باشترە بێت بۆ چونکە ڕەنگە هەرێکێک لە ئێمە چەنەها شوبوهاتمان کە بیستووە گوێ نادەینێ بەڵام لە لەحزەیەکی کەمی ئیمانە بێتە هۆکاری ئەوەی کەوا گومان لە دینەکەشمان کەین گومان لە هەندێک عیبادەتەکەی گومان لە هەندێک تەعالیمی ئیسلامەکەی ئالەمانە ئەمە خۆی بۆ خۆی ئیمان کزەکە بەڵام ئەگەر تێگەیشتنی تەواو بوو بۆ نمونە بە ڕیسالە و نبووە بە پەیامی ئیسلام ئەو کاتە ئیمان بەرزە بێتەوە لەوەی کە یەک بەرنامە نییە لەم دنیا کە بۆ هەموو کاتێک بشێ بۆ کۆمەڵگا بشی بۆ شەخص بشی بۆ خێزان بشی بۆ قیامەت بشی بۆ دنیا بشی وەکو ئیسلام وەکارێکی ترە گەرمانەوە ئیمانمان دایمەن بەرز بێتەوە دایمەن بە قودوە یعنی ئێمە هەر چۆنێ بین نوقسانێکمان هەیە بەڵام ئەگەر قودوەیەکی چاک ببینین لەوەی کە دایمەن بە ئیمان و ناسراوە وەکو فەرمێ باشترین کەسەوانن کە خەڵک ئەیان بینێ خوای بیرەکەوێتەوە ئەویش ئینسان ئیمان بەرزەکاتەوە یەکێکتر لە ئەسبابەکان عیبادەتی بەردەوامە ئەو عیبادەتی بەردەوامەشە وا ئاکاتە ئێستا بۆ نمونە خۆشەونێش سونەتە
بەڵێ ئەم نوێژانەشە فەرزە بەڵام ڕەنگە تام و چێژێک لە شەو نوێژا بێ لەم نوێژە فەرزانە ئاسایی نەبێ یەکەم لەبەرەوەی کە نهێنیە کەس نابینێ دووهەم لەبەرەوەی زیادەیەکە کە ئینسان هەستەکە لە خوا نزیکە بێتەوە سێهەم عیبادەتێکە بەس پیا و چاکەکانێکن خەڵک بەعام نوێژەکە بەڵام خەڵک بەعام تااقەتی شەو نوێژی نییە ئەفەرمی ئەمە ئیمانتان بەرز دەکات و لە خوا نزیکتانەکات بینینی ئەهلی بەڵا قەبرسان نەبینی ئەوانەش وەکو تۆ بوون فرسەتیان نەبوو پارە مختە خەڵەها چەنەها دۆست و عزیز و ناسیا و خزممان هەموو هەروەکو ئێمە نەخۆشکەوت و ئەو مردو ئێمە نەمردی ئەمە واکاتە کە ئینسان تەشجیع بێ بینینی ئەهلی موسیبەت نەخۆشی سجن مشکلەدار ئەمانەش واکاتە کە تۆ هەز بەو نعمەتە بکەی کەوا تایسە پێت نەزانێت کە ئەمە نعمەتە و ئیمان بیپارێزی چونکە خەڵکەکەی ئەمەی پێ نەدراوە سەردانکردنی قەبرسانە فەرمی قیامەتان بیرە خاتوو تەمان ئەمە یەکێکە لە مەزاهرەکان نوێژی جەماعەت جاریوان ئینسان بە تەنیا خۆی نوێژەکە لە کۆڵ دەکاتەوە بەڵام حرارە قوتێکی پێدا و جەماعەتە نە لە بەروێ ڕیایە بۆ نمونە نوێژی بەیانی هەستەکەی کاوا ڕۆحت پاکە بێتەوە ذکری زۆر یعنی دانیشە چارێکە سەڵاوات دەخۆت بۆ خۆت ئەڵێ دڵتە شۆرێتەوە ئەڵێ دڵت پاکە بێتەوە ئەو نابێ تێکەڵکردنی مەجالیسی علمی یعنی ڕوونکردنەوەی هەندێک شوبهات واکرێتەکە لەسەر ئیسلامان وتراوە ئەمانە هەمووی ئەسبابن بۆ ئەوی کە ئینسان قورئان خوێندن وای لێ کاتە کە ئینسان مەناعی ئیمانی بەرزۆ بێتەوە و مقاومەی ئەو شەیتانە بکە بە تەنیشت ئیمانەوە ناوی ئیحسان هێنرێ ئیحسان چییە؟ چ پەیوەندێکی بە ئیمانەوە هەیە؟ مامۆستا ئێستا کەسێک دوو کرێکارەگرێ بەڵێ سەعات چوار کرێکارە بێت تەواو بێ یەکیان سەعات چوار حەقی خۆیەدا بوو بە سەعات چوار سەتڵەکەی دانا و ئەڵێ من ئیشەکەم تەواو ئەوەکەی تریان یعنی هەر تۆزێک ئیش ماوە تا ئەو کاتە هەر چۆن حساب بکەی دقەیە پێش دقەیەکیش ئیش ماوە ئیشی چۆنین سەد لە شوەرێ و خاکە ناسکووە کاتەوە و ئەو ناوە گلێرە کاتوەمانە بەیانی ئەگەر ئەم وەستایە یەک ئیشی مابێ یەک نەفەری بوێ ئەوە ئەگرێکەوە 5 دقە زیاتر یان ئیشەکەی داوە لە عیبادەتە هەموو کەسێ یعنی زۆربەی خەڵک نوێژەکە بەڵام شێوەیەک هەیە کە لە عیبادەتە ئەوەیە کە شعور لە ناو عیبادەتەکە گەرم بێتەوە هەستکەی بەوەی کە خوای گەورە تۆ خوا ئەبینی یعنی خواپەرستی لەبەر خۆشەویستی بکەی نە لە ترسا ئەمە پێوتێ عیبادەتی تەلەب یعنی تۆ بەدوای خوا بگەڕی تۆ خوا بینی ئەگەر ئەمە شە نەبوو ئەمە دەرەجەی دووهەمی ئیحسانەوەیە ترسی ئەوەت بێ کە خوا بێت بینی یعنی فەرقی لەوەی کەوا ئێستا نوێژی جومعی کرد نوێژی جومعی چۆن کرد مهم ئەوەیە چوو بۆ نوێژی جومعە بەڵام کەسێک چاوەڕێی جومعاکە لە جومعایە هەر لە پێنجشەمەوە خۆی حازرەکە بۆ جومعە یا هەر لە هەفتەکەەوە چاوەڕێی جومعاکە موعد بە گوێرەی جومعەکەی دانا ئەمە تەواوی ئیحسانی پێوتری إن الله يأمر بالعدل والإحسان عدل چاکە بەرامبەر چاکەیە ئیحسان چاکەی بێ بەرامبەرە ئەی لە عیبادەتە خوانسان ناتوانێت چاکە لەگەڵ خوا بکەن بەڵام ئەوەی وەک وا بێ خوا ببینی یعنی ئەو نوێژە لەگەڵ ئەم نوێژەکەی تر فەرقەکە بۆ چونکە ئەم هەستەکە کە خوا بینێ ئەو هەستەکە خوا فەرزی کردووە لەسەری نوێژە بکە یعنی دەتوانێت بڵێ پلەیەکی باڵای ئیمانە ئیحسان بەڵێ یعنی ئیحسان لە عدل بەرزترە عدل ئەوەیە چاکە بەرامبەر چاکە بێ لە عیبادەتە ئیحسان ئەوەیە کە شعورکەی کە خوا ئەتبینێ بۆ نمونە عیبادەتکردن لە بەخشینە یعنی کەسێک زەکات دەرەکا و ئەتە فەقیرێک و تەواو فەرزە لەسەرێ ببیکە بەڵام کەسێکی تر کە دەرێکە ئەلەم يعلموا أن الله هو يقبل التوبة ويأخذ الصدقات كأو بارا لدسية فقير دسي فقيرك أهل أي من أو دام أخواه ويأخوا يأخذ الصدقات خو صدقاتك ونجدوه أم شعوريك وعب دولة منك لكاتي بخشينك هياتي أو لفقيرك محتاجي خير كردن زيادة چونك فقيرك دنياي دەستکەوت ئەو قیامەتی دەستکەوت ئەم شعورە واکاتە کە تۆ خێرەکانیش عیبادەتەکانیش تامی لێ ببینی نەوەکو بێزاربی لە قورئان خوێندن یا لە نوێژکردن ئیمانێک بێتە ئەو پلانە یعنی ئەو
پلانە ببڕێەوە ئەستانە بڕێ و کاتێ ئەحسان و یەقین ینی شانی ئەوەیە ترسی ئەوەی هەیە کە بە ئاسانیش دابزێتە خوارەوە لە هەموو کاتێکە مادام زەمانەت نییە بەڵێ زەمانەت نییە لەبەرەوەی خەڵی ئێمە باشتر و عمرێکی زۆریشی کردووە یعنی ئەوە پێوتی عاقبەت خێری لە حەدیثە هەیە کە پیاوێک 70 ساڵ عیبادەتەکە ما حتى ما يكون بينه وبينه إلا ذراع لە بینی بەهشتا یەک هەنگاوی ماوە وەسیەتێکی خراپەکە مناڵ بێبەشەکە لە هەندێک میرات ژن تەلاقەدا بۆی کەوا میرات نەبا ڕەنگە مناڵ زەختی لێ بکەن هەندێک مڵک و ماڵ کاتە ناوێکی گیان و لەبەرەوە کە ولا تموتن إلا وأنتم مسلمون ئەی خۆی خوای گەورە مردنەکەی پێ نەوتون کەیە یعنی هەموو دەقەیەک تۆ حازر بە لەوەی کەوا تووشی ئەوە بی خوای گەورە بتبات و تەنیا پێغەمبەرانە خوای گەورە ئاگاداریان نەکاتەوە بەر لە مردن اختیاریان پێدا ئاگاداریان نەکاتەوە بۆ مردن ڕەنگە یعنی ئێمە حازر نەبووین بۆیە فەرمی ئیمانەکەت بۆ هەموو لەحزەیەک حازر بی کەواتە ئەو شتانە چین کە دەبنە هۆکاری نزمبوونەوەی ئیمان بابیان زانی ئەو ئەسبابانەی کە وا کاتە کە ئیمان بەرز دابەزێ زۆر ئەمەلکردنە بە دنیا یعنی تۆڵێ من زۆرم ماوە من بۆ ئەمرم من گەنجم من نەخۆش نیم ئێمە مەسەرەن تا 100 ساڵ عمرەکەین بۆ نمونە ئەمە وا ئاکاتە کە کەسەکە گوێ بە ئیمان نەدا یەکێکی تر لە ئەسبابەکانی کە ئیمان دابەزێ ئەوەی ئەو کەسە یعنی هیچ قسێت ئەسیری لێ ناکە هیچ مۆعیزەیەک نایگۆڕێ هیچ ئاەتێک ڕای ناچەڵەکێنی هیچ حرامێک لە بەردەمی ئەگەر کرابێ شعوری تێک ناچێ بەمانە ئەمە وا ئاکاتە کە ئەو ئینسانە ئیمانی ئەسەر لە حەقم شێ بە خەڵک باسی ئیمانی بۆ بکە یانەکو مەسن ئەو مۆعیزانە خۆ مۆعیزانە هەمووی بیسراوەکە سەحابەش متەئەسر بوونە پێی تێرمان خوارد مەیگەڕ بۆچی ئەڵێ بیستمانە یا ئەم قسە تەسی لێ ناکە تێرمان خوارد بە تێرمان خوارد ئەم کەسە وای لێ دێ کە ئیمان و نەبوونی وەکو یەک لێ دێ لە پاڵێ یعنی ئاسایە بێتەوە ئەو وەزع لایە زۆر خەوتن ئەتوانین بڵێن مامۆستا ئەوانە تووشی تاوانە بن ڕۆژانە ینی ئەم دەرەنجامە وایان لێ ئەکا کە تووشی تاوان ببن و دەستیان بە تاوان تێکەڵ ببێ بەڵێ خۆوە یعنی هەموو کەسێ تاوانەکە یعنی بەڵام دەرەنجامی ئەم جۆرە با بڵێن لاوازی ئیمانی تاوانی لێ یەکەوێت بەڵێ ئەتابان وای لێ دێ مقاومەی تاوانی نامێنێ خۆی ئەوە یعنی هەموو کەسێ تاوانەکە بەڵام هەیە زۆر بە درەنگ مەسەلەن تەسلیمە بێ ڕەنگە شەیتان زۆر محاوەلەی لەگەڵا بکە بەمانایکی ویستمەوە بڵێم ینی ئەو ئەنجامدانی تاوان نیشانەی سەرەکی و لێکەوتەی سەرەکی زەڵفی ئیمانە خۆی هەموو کەسێ تاوانەکە کێشەی نیە بەس دوای تاوان خۆی گەورە سەیرەکە إن الذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا پارێزەرەکان کە تووشی تەیفێکی شێتانی بن یەکسەر بیرەکەن و ئەڵێ چیم کرد فإذا هم مبصرون يعني ئەڵێ تاوان ئەڵێ کوێری کردو ئەفەرمێ کە بیری کردو کە چاوی کردو هۆشەکاتەوە ئەڵێەوە چی بوو بەڵام ئەوەی کە یعنی ظاهری ضعفی ئیمانی هینترە بێ تا بێدا ئابەزێ چی لێ دێ وإخوانهم يمدونهم في الغي بەڵام خراپەکارەکان دائیمەن پشتیوانی خراپیانەکەن ئەڵێ دەی تۆ چیت کردووە یعنی ئەمە فکرێکی مرجئە پەیای بکە لەوەی کە خوا غەفوور و ڕەحیمە خوا ڕەحمەتی زۆرە تۆ هیچت نەکردووە تۆ مافی خەڵک نییە جارێ ماوێتی تەوبەکردن زۆرت ماوە لەم بێبێتە چونکە نازانێت تاوان تاوانێتە ڕاکێشی وەکو چۆن چاکە چاکێتە ڕاکێشێ تاوانیش تاوان یعنی ئمە زۆر جارێ لە مەوعیزەکانە باس کراوە کەسێک چۆتە جەهەنەم لەبەر خاتری پشیلێک یعنی هەر پشیلە خۆی تاوان ئەمە تاوانێکە بەڵام بۆ ئەم کەسە ئەم جەهەنەمە بەم قورسێکە باسەک دێتەنە ئەمە دەلیلی زۆر شتی ترە وەکو چۆن کەسەکە چۆتە بەهەش لەبەرەوەی کە ئاوی داوە بە سەگێت و لە ڕووتان ئەمەش دەلیلی زۆر شتی ترێ لەبەرەوەی ئیمان وەکو پشکۆیەک ئاگر وایە بێ خۆشیکەیە بێ گیرسێنیتەوە هەڵی دەیتۆ و
ضعفی ئیمانیش ظاهرەیە کە وردە وردە پەیابێ وەکو وتراوە الهەزیمەة تتبعها الهەزائم والنصر يتبعها النصر کەسێک کە تاوانی کرد دەلیلی شتی تریشە هێناوێتی لەگەڵ خۆیان. مامۆستای بەڕێز ئەگەر لە بەرزبوونەوەیە لە بەرزبوونەوەی ئیمانە پلەیەکمان هەیە پێ بگەی کابشی ئەحسانە و یەقینە و ئیلا ئاخریه ئایا لە نزم بوونەوەیە هیچ ناونیشان و سیفەتێکی تر هەیە وەریگری کاتێ ئەگەیتە پلەکانی خوارەوەی ئیمان؟ زوعت وەکو چۆن بەرزبوونەوە دەرەجاتە طبعا صفاتەکان ئیتقانە ئیحسانە ئیبلاغە لە هەندی حەدیسی دەستنوێژوانە باس کراوە لە دابەزینیشا پێوتێ دەرەکات ئەم دەرەکاتە لە بەروی لە کەسێک بۆ کەسێکە گۆڕێ ناوێکی تایبەت بە معنای لەمەم فەواحش کەبائر تاوەکو ئەگەچێتەوە بۆ شرک ئەمە ئاخرەکەیەتی ئەگەر گەیشت پێی باڕێک و پێک پرسیارەکەم ئەوە بکەم پێی کافرە بی کاتێک ئیمانت تەواو لاوازە بێ یعنی دین دەرەچی ئەبیتە بێ ئیمان کوفرە بێ کەسێک بێ یعنی شتێکی نەواقزی ئیسلامی کردی بێ کە لە ئیمان دەرچی یعنی کەسەکە لە تاوانەوا ڕۆژێ لەحزەی تاوانکردنەکە هەندێک تاوان ئیمانی پێوە نامێنی وەکو فەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن لە کاتی زیناکردنەکە ئیمانی تیانی هەر حەدیسی لەسەرەکە ئیمانەکە ئەوها لەسەری وەوەستێ وەکو پەڵە هەورێ کە لە دوای زیناکردنەکە ئەگەر تەوبەی کردو ئیمانی بۆ گەڕێتەوە کە تەوبەی نەکردو نایەتەوە تاوانش لا يشرب الشارب حين يشرب هەوە لە کاتی خواردنەوەکە ئیمانی تیانی چونکە شعوری زانی لە لەحزەی زیناکردنەکە حج ئیمانی نییە شعوری خواردنەوەکە لە کاتێکا کە هەڵێ قوڕێنێ هیچ ئیمانی تیان بەڵام پێی کافر نابێ پێی ناچێتە دەرەوەی لەو لەحزە ئەفەرمێ ئیمانی تیانی لەو لەحزە لا يسرق السارق حين يسرق کە کەسەکە چێت دۆڵا بەشکێنێ دەرگا ئەشکێنێ لەو لەحزەی کە شتەکە ڕاکێشێ یعنی لەناو مێشانی لە پلەی سفرایە لەو لەحزە ها یەک پشیلە بەنەحاڵ دەنگێکی لێەوە بێ یەکسەر کابراتێکە چێت یعنی هەموو شعور و هەموو هەستی ئێستا دزیکردنەکەیە زیناکردنەکەی ئەوەیە هەتا یعنی ئەبوو هورێرە ئیضافەیەکی شەقاتە سەر ئەفەرمێ کەسێک کە لا ينتهب نهبة کەسێکەوە ئەو کەسێک کە جانتای خەڵکە دزێ ئەکاتە دەستی خەڵکو ڕاکە لەو لەحزە ئیمانی تیانە بۆیە ئەتوانی ئەو شتە بکە بەڵام دوای ئەوە خوای گەورە فرسەتیدا چاوەڕێکە بەزان دوای ئەوە تەوبەی کرد پەشیمان و بۆ ئەگەڕێت و بووین جاری واش فرسەتی نەداوە بۆی ئەخیرەکەیەتی چەنا خەڵکمان بینیوە لە کاتی تاوانکردنەکە خوای گەورە بردێتی و لە کاتی زینا بوو لە شوێنی خراپ بوو لە کاتی مەعسیەت هابووە چۆ بۆ پیاکوشتن کوژراوە کوشتێتی هەر شتێک بۆ لەو کاتە بردوێتیوە بۆیە فەرمێتی لەسەر هەر چۆنێ بمری لەسەرەوە زنوەکرێتەوە بۆی هەموو کەسێن استعدادی بێ لە حاڵە شوێنی خراپانە بێ لە کاتی خراپانە بێ و ئەمەلیشی زۆر نەبێ کە زۆرەژی یعنی ما بزانە ئەفەرمێ ئەمە ئاخر نوێشتە ئەمە ئاخر ڕۆژتە ئەمە ئاخر ئێوارەتە ئەمە ئاخر کاتە بڵێ مامۆستای بەڕێز ڕایەکمان هەیە لە زانایانی ئیسلام بەڵێ لەگەڵەوەن کە ئیمان زیادەکە یەزید وەڵام بۆ لەم یانقوس ناقص نابێت ئەمە بۆچی وا دەڵێن ئایا هیچ بەڵگەیشان بەدەستەوەیە بەڵگەکان ئاەتەکان هەمووی باسی زیادەکە جانم بەس باسی ئیمان زیادەکە بەڵام ئەسڵی ئیمان کەم ناکە یعنی بڵێن هەر ئەمێنێ مادامەکو دلیل نییە لەسەر نوقسان بەس دلیل هەیە لەسەر زیاد ئێگە کەسێک مەسەن تاوان کات و لێکەوت ئەڵێ ئیمانمان هەر وەکو یەکە هەر ئیمانمان هەیە ئەو ئیمانە فتریە لە لای خوا قبول نییە چونکە خۆی دروستی کردو بەڵام ئەمەی کەوا بڵێن ئیماندا نابەزێ ئەڵێن ئیمان سەلم نابێت لە کەس ئینسان هەر ئیماندارە هەرچی بکە هەر ئیماندارە بەس ئەگەر تاعەتی زۆرکەی عیبادەتی زۆرکەی زیادەکە بەڵام ئەگەر نەیشیکەی ئەوە ئیمان هەرەمێنێ بەڵام بەبێ نوقسانی
ببێنە بەڵێ ئەمە ڕێیەکی وایە بەڵام ئەمە طبعا لە عقیدەی ئەهلی سونە و جەماعە وایە کە ئەو زیادە بەرامبەر نوقسانەکرێ یعنی شتێ زیادەکە کە پێشتر کەم بووە و ئەگەر ئەوەنەکەی زیاد ناکە ئیزەن یعنی لە کەمیەکەی خۆی ئامێنێتەوە یانەکو هیچ نەبێ زیاد ناکە و شتێکە هەموو کەسێکی شەستی پێکە یعنی تۆ کە ذکرێ زیاترەکەی هەستەکەی کە ئیمانە زیادەکە کە ڕۆژێک بۆ نمونە لە کاتی خۆیان نوێژەکە ئەنجام نادەی هەستەکەی کە وەکو ئەوە نییەکەوا لە کاتی خۆی ئەنجام داوە کە نوێژێکت بە جەماعەت کرد وەکو ئەوە نییەکەوا بە تەنیا کردوتە هەر خۆتیش هەستی پێەکەی کە ئەم شعورت لەگەڵ ئەو شعورەتە فەرقی کرد ینی ئەوان مەبەستیان ئەوەیە کە باوەڕ چۆ دڵەوە بە جێگیری ئەمێنێتەوە بەلایانی کەمەوە گەر زیاد ئەگەر زیاد نەکا کەم ناکە بەڵێ ئەمەش جۆرێکە لە مرجئە کەوانەوتووە لە بەرەوەی کە تەکفیری یعنی کافریش ناکەن یعنی کافریانش پێ کافر نییە یانەکو مەسەلەن کەسیان هەموو کەسیان لێ ئیمانی وەکو یەک وایە ئەگەر تۆ لە من زیادبی ئەم معنایەوە نییە کەوا من بێ ئیمانە بم یعنی ئیمان هەرەمێنێ بەڵام لەوانەیە ئەوان قەناعەتیان وا بێ ئەوانەی کە تاوان ئەنجامەدەن پێچنە دەرەوەی بازنەی ئیسلامی چونکە کەسی باوەڕدار ناکرێت تاوان ئەنجام بدە ئەمە ئەوە فکرەکەی تریە ئەوە فئیتر خەواریجن خەوارج ئەوانن کە بە عەمەلیش ئینسان لە ئیسلام دەرەکەن یعنی بە عەمەل ئێمە کەسێک حتا قەتلیش بکە لە مسلمانی دەرناچێ خوای گەورە باسی قاتل و ئەولیای مەقدودی کردووە فەرمیێتی فەمەن عوفیە لەه من ئەخیه شەی لە ئەسلی ئیمانەکە دەرناچێت تاوانێک گەورەی کردووە حەقی خوا و حەقی خەڵکیشی لەسەرە بەڵام لە ئیمان دەرناچێت وئین طائفتان من المؤمنین اقتتلوا یعنی باسی دوو جەماعەتی مسلمان هەیە دوو کۆمەڵی مسلمان هەیە دوو عەشرەتی مسلمان هەیە شەڕەکەن بە یەک ئەمە لە ئیمان پێ دەرناچن سباب المسلمی فسوق وقتال و کوفر ئایا ئەمە چێتە سەرەوەی کە کوفری کافر بن کافر نابن لەمە بۆ چونکە ئەمانان بە فتوا بە یەک ئاەت نادرێ بە یەک حەدیث نادرێ بەڵکو مەجموع کۆیەکەینەوە ئەمە یەکێکە لە تاوانە گەورەکان بەڵامەکو لە ئەسلی ئیمانەکە دەرناچن مەگەر تاوەکو بە حەڵاڵی نەزانن ئەوە ئیشی خوایە دەستبردن بۆ تەشریع ئەوە ئیشی خوایەکەوە شتێکەوە معلومە خلافیش نەبێ معلومەکەوە حکمێ شەرعی هەیە کەسێ بچێ بیگۆڕێ بەوە لە ئیمانەکەی دەرەچی زۆر باش جرای ماوسان باوە نەتەوە سەرەوەی کە هەڵگرانی ئیمان بە پلی جیاواز باشە بەرز بێ نزم بێ تەبانە بێ لەو دنیا لە ڕووی ئەجر و پاداشتەوە ممکنە جیاوازیان هەبێەوە نیە ئەمە چۆنە مەسەلەن چۆن پاداش دەکرێت ئیمانی بەرز ئەنجامەکەی چییە نیامی لاواز وەکو چۆن یعنی جیاوازیەکان لە خۆمە لە بینی ئینسانەکان هەیە ئیماندارەکان و جیاوازەکان لە ساعاتێک بۆ ساعاتیش هەیە بەهەشتیش هەر یەک شێوە نییە یعنی لە حەدیثە هەیە کە 100 دەرەجێ لە حەدیثی تریشە هەیە کە ئەفەرمێ يقال لقارئ القرآن اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا كدرجەکانی قیام بەهەشت بە ئەندازەی ئاەتەکانی قورئانە چەندێکت زانی و نەبەرزەکریت بۆیە مەقامی مەحموود یان فردەوسی ئەعلا یان جەناتی نەعیم یان جەناتی عەدن یان ئەو کەسەی کە باس کراوە ئاخیر کەسەکە چێتە بەهەشت کەمترین کەسی بەهەشتیە و ئەوەی چەند کەسی مەلیکی دنیای هەیە ئەمانە دلیل لەسەرەوەی کە لە کەسێک بۆ کەسێکی تر شوێنەکە گۆڕی خوای گەورە فەرمێ ولمن خاف مقام ربه جنتان دوای چەناتێ فەرمێ ومن دونهما جنتان چونکە ئەوان لەو قەسران ئەمانە فەرمێ حور مقصورات في الخيام ئەمان لە خەیمە شوێنەکانی یعنی شێوازی بەهەشتیش لەبەرەوەی جیاوازە خوای گەورە ناڵێ خەڵک ماڵی یەکتری ببینێ بەڵکو بازارێکیان هەیە هەموو جمعەیەک لە بەهەشت هاچن لەوێ یەکتری بین و دوای چنەوە ماڵی خۆیان لەو بەهەشتیشە هەموو کەسێکەوەی دەستی کەوتووە کەمترین کەس بەقەدەر دەمەلیکی ئەم دنیای دەست کەوتووە بەڵام تەبعەن ئەوەی ژار دەرەجاتەکانی جیاوازە ڕەنگە بڵێ ئەم کردەوانەی ئێمە بۆچی ئەوە نادێنێ لەبەرەوەی خوای گەورە ڕەحمەتەکە و دەلیلە کە تۆ عمری 50 60 ساڵ 70 ساڵ 100 ساڵت پێ دراوە لە تاعەت و عیبادەت و لە سەمع و تاعەی خوات کردووە خوای گەورە عمرێکی هەتایشی بدایە پێت هەر بەردەوامە بووی وەکو چۆن کەسێک
کە بڵێ باشە من چەند ساڵ تاوانم کردو بۆ ئەو نام خەنە جەهەنەم خی گەورە فرسەتەی داوە کە ئەگەر هەتا تا تەمەنیشی بدایە بێت بەم شێوەتە کرد وەلەو ڕدوو لە عاد و لیمانوه عنه ئێسەش بگەڕێتوە هەرە و تاواناکی ئێزەن ئەمە نە ڕەحمەتەکە ئێمە خەڵکی شایەنەکە بچێتە ناوی یعنی بەهشت بە ڕەحمەتی خوا بەڵام جەهەنەمەکە بە عەدلی خوایە چونکە ئەو کەسە شایەنی ئەو شتە بووە خی گەورە چەند جار فرسەتی داوە لە یەک جارە ئینسان ناگرێ چاوەڕێی کردووە هەر تەوبەیەکیشی نەکردو تاوانی کردووە بەس تەوبەیەکی بکردایە خی گەورە هەمووی بۆ ئەسڕێەوە هەمووی بۆ کرد بە چاکە بووی مامۆستا با من ئەو پرسیارەش بکەم دەرەنجام معدل حیسابە چونکە ئیمان کەم و زیادەکە یان ئەوەی لەسەر کام حاڵەتیان دەمری و دەگەڕێیتەوە لەسەرچی ئەمرێ ئەمە نەتیجەی هەموو ژیانێتی من مات على شيء من عاش على شيء مات عليه چۆن بژی دو ئەمری یعنی و حەدیثە باس کرد کە کەسە عیبادە دەکات لە ئەخیرا شتێکەکە ڕێگەکەی گۆڕێ ئاوەها هەفتا ساڵ لە بەم ڕێگەڕوە لە ناکاوە یەک یوتێرنی بۆەکە بۆ جانم بۆ چونکە حقیقەتەکە فیما یەبدو للناس بوو لای خەڵکی عیبادەتی کردووە کەسێ چاک بوو ئەگینا خوای گەورە لە ئەخیرەکەیە وەکو ئەوڵەکەی لێکات و حقیقەتەکەی چۆن بۆ ئەو بوو لەبەرەوە معدەلەکە حسابە لە ئەخیرا بە گوێرەی هەموو عمرێتی ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا ولا تكونوا كالذين أفرمي فتزل قدم بعد ثبوتها يعني دواء أوي كواجي قربو يسقورا إنما سمي القلب قلبا لتقلبه لبرود الأقور جاري وهي نشيت بعشقكم بشبهيكم بشهويكم يعني شعورك يقوري بروشتي بۆیە دائما بإنسان داوا بکە زۆرترین مثلا دعای کردووە لە نوێژەکانیان یا مقلب القلوب ثبت قلبي على دين بۆ داواکەی فەرمێتی بۆیە بدەیت قلب لەبەرەوەی دائما تقلبەکە دوای هەڵەگەڕێتەوە نەوە هەڵگەڕێتەوە سەر شتێکی خراپ ئەمە صراعێکە ئینسانە بێ بیکا لەگەڵ نەفسی خۆیان و ئیمانەکەی بپارێزێ وەکو چۆن هەوڵە دەی کە دنیات بپارێزی ئیمانەکە دەپارێزی دیناکەت بەقەدەر دنیاکەت پێویست بێتی ئیمانەکەت بەقەدەر هەموو عمری قیامەت لێ پێویستە بۆیە لەوێ ئەو کەسانی کەوا دەستیان ناکەوێ ئیمانیان نێنا ئەڵێ یا لەیتەنی قەدەمت لحەیاتی خۆزگایە شتێکم پێش خستایە بۆ ژیانم یعنی ئەوە ژیان نەبوو ئەمە ژیانە پێغەمبەر فەرمووی اللهم لا عیش إلا عیش الآخرة خوایە ژیان ژیانی قیامەتە یعنی کەسێکی 1000 ساڵە مردووە لە ناو قەبرە ڕەنگە خوازانە چەندێتر قیامەت بێ چەندێ ژیاوە لە دنیا 50 ساڵ 70 ساڵ 100 ساڵ ژیاوە 200 ساڵ ژیاوە ئەی چەندێک لە ناو قەبرایە باوکو باپیری ئەمە دانیشتۆ بە تەنیا لەم قەبرە لەگەڵ کردەوەکان لەسەر شێوەی ئینسانەکان جلوبەرگی بۆنی ڕەنگ و ڕۆی قسەکردنی لەگەڵیا ئەی دێوەرە ئێستا جاری وایە خەڵکێک تەنیا بۆ سەیرانکردن و خۆشی و هەندێ میوان و داوەتی ئەچێ مەسرفێکی زۆرەکە باخێک دروستەکە ئەم هەموو مەسرفە بۆەکە بۆی جارجارێک ئەگەر حەزی لە دەرەوە بوو حەزی لە جەرمیوانی تایبەتی بوو باتە و شوێنانە دەی خۆیمە ئەزانی نەقینمانەیە دوای ئەم ژیانە هەمووی ئەمرێ کە مرد ڕەنگە 1000 ساڵ 10,000 ساڵ ملیۆنێ ساڵ خەڵکێ مردووە لەناو ئەم قەورە دانیشتووە بە دیار کردەوەکانی ئەگە کردەوەی نەبێ ئەگەر ئیمانی نەبێ یعنی نە خەتی ئینتەرنێتی تایە نە تەلەفۆنی تایە نە بازارێکی تایە نە سەردانی تایە نە کەس بینینی تایە خۆ تاق و تەنیا دانیشتووی لەگەڵ ئەم کردەوانە ئەمە ئەگەر هیچ مسائلە و محاسبەیەکیش نەکری لەبەرەوە شایانی ئەوەیە کە ئینسان غەمی بخوا بڵێ زۆر سپاس بەڕێز مامۆستا ئەکبەر محەممەد پێشنیار و وتارخوێنی مزگەوتی حەزرەتی ئیبراهیم لە شاری سلێمانی ماندوومان کردی سپاس بۆ گەورە زەحمەتان ماتۆ ئینشاءڵڵا خوای گەورە بە قبولی کا لە ئێمە و لە ئێوەش سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز و خۆشەویستی وادارم کە لاوتە بە پێزەکانی مامۆستا کەڵکتان وەرگرت بێ تاڵقەیەکی تر پێتان نگەینەوە بەخواتان ئەسپێرین خواتان نەگەن